لەم قۆناغی ئێستادا کە تا ڕادەیەک خوێنەری هەمە تۆراوە لە کتێب خوێندنەوە لەبەر نەبوونی هۆکار چەندین هۆکار هەیە ڕەنگە هۆکارێکیان بەهۆی لایەنی داراییەوە بێت کە لە ڕۆژێکی وەکو ڕفراندۆمە داشکاندن بۆ کتێب دەکرێت گرنگی خۆی هەیە لەلایەک بەرزڕاگرتنی ڕۆژە ڕفراندۆمی هەرێمی کوردستانە کە دەرال لە گەورەی ئەو ڕۆژەیەکە لەلایەکی دیکە کاریگەری هەیە لەسەر تاکەکان یا خوێنەرانی کتێب کە ئەیانەوێت بۆ هۆکارەوە بتوانن کتێبخانەکانیان دەوڵەمەند بکەن. لە ساڵیادی ڕفراندۆمدا لاشکانی سەدا پەنجامان وەک کتێبخانەی هەژار مکریانی کردووە ئەلبەتە ئەم داشکانی ئەمڕۆمان هەمان بیرۆکەی پارساڵمانە کە لە ڕۆژی دەنگدانی ڕفراندۆمدا وەکو هەندانێک بۆ گەنجان و خوێنەرانی پارێزگای هەڵەبجە داشکانمان کرد کە هەتا نانشانی بە هینەکەشمان بۆ جۆرەیە بوو ئەتوانن بچن دەنگکانتان بە بەڵێ بدەن بۆ ڕفراندۆم و دواتر بێن لە ساڵ 50 دیاری و کتێبخانەی هەژار مکریانی وەربگرن بە کتێب لەم ساڵیادەیشدا بە هەمان شێوە و بە هەمان گوڕوتینی پارەوە پارساڵەوە داشکانمان کردو بە خاتری ئەوەی کە ڕۆژی ڕفراندۆم کە وەک تاپۆیەکی ڕەش لەسەر دەستی خەڵکی کوردستانە هەیە هەمان زەهن لە ناو نەوەکانی دادوانە بێنێتەوە. جانامام هەر ساڵ پێدرابن مەوێ ساڵێک کرد ڕۆژا ئاشتیێدا ji بۆ داخوازامە چیەژێ نوماشتیل باژارێ قامشلۆ بەرەکەم حجێکردنێ باژارێ قامشلۆ ji ber قامشلۆ باژارێ ئەڤینەیە باژارێ حجێکردنەیە باژارێ ئاشتیەیە. ولاسبی نیشانە ئاشتیەیە ولا سۆرژی نیشانە حزکردنەیە هەردوو دەگەنە هەڵگەلکی خۆش قامشتۆ باژارێ ئەڤینەیە ئەم حزکردنە کێش قامشتۆ ئاشتیەش مڵەتێ دنیایەکی شیرەت. هلا ونبدأ وياكم مع روجدا وسيمون بمسابقتنا الثقافية. معلمك السياسية برفره ورگرد ام شن وگاوه خدمت ملت خوب كانت وارده بري 4 سالانه نبدي رنگي بو اف سياسه علم السياسه ما ورگرتي قالك جوهرين خستما في وارده خوش حالی و ابروکه روزا درچونا خولا 12 یا درچوی زانکوه نوروزه خوش 1300 خطابی پیک دیتن نزدیکی 13 بشانه بخوبت گیتن دست بید که کلیجا یا سایک و کفنترین یا کلیجا بشل کلیامه و انشالله ابد بنا بری بنیاتی بو خدمت کردن و آبادان کردن کردستانی و سرخبونا کردستانی. کلیجا زانستن کامپیوتر تکنولوژیا پیزانیان کل سالت